بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان، قسەکردنی ئەم جارەمان ڕوانکەی ئەم جارەمان قسەکردنە بێ لەسەر ئاین و لەسەر بواری ئاینداری. دەپرسین ئاین چییە و ئەو جێکەوتانی کە ئاین دروستەکە لەسەر ژانی مرۆڤ چییە بێت و هەروەها مرۆڤ لە لەحزەی دینداریە چی هەیە و ئەو لەحزەیەش کە دیندار نییە چی کەمە. ئایا ئاین مشور خواردنە لە قیامەتی تاچی دیندار یاخود قسەکردنە یاخود با بڵێن مشور خواردنە لەسەر چاکردنی دنیایان ئەنجا قیامەت. ئایا مۆدێلێک شێوازێک نمونەیەک لە دینداری دەکرێت بکرێت سەر تۆپ و دوای هەر ئەم مۆدێلە دینداریە هەم شێوازە دینداریە ئێتر بۆ هەموو موسڵمانان بۆ هەموو لەحزەیەک بۆ هەموو ساتە وەختەکان وەکو یەک بێ و هەروەها بە بێگۆڕانکاری لەسەر ژانی ئینسانەکان وەکو یەک دووبارە بێتەوە. ئەم بابەتانە و ئەم پرسیارانە شرۆڤاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نازم عەبدوڵڵا توێژەر لە بواری فکری ئیسلامیدا. مامۆستا بەخێر بێت. زۆر سوپاس. با لەو پرسیارە و دەست پێ بکەین. بەڕاست دینداری چییە؟ شتێکی نەزەریە با بڵێن شتێکە لە ڕووی تیۆریەوە ئەمە ئەتوانین بیخوێنین لەبەریکەین دوایش هەر ئەم تیۆرە چوزانەوەی کە کوردەواری زۆر جار بە سادە با بڵێم ئەڵە وەکو جەدوەلی زەڕب لەبەریەکەن و دوای ئەیڵێنەوە یاخود بریتێ لە شتێکی تر. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. دەستخۆشی بەرنامەکتان لێ ئەکەم ئومێدی سەرکەوتنتان بۆ ئەخوازم. خۆی دین یان ئیسلام بە تاریفە عامەکەی پێناسە گشتەکەی هاتووە بۆ دوو ئامانج. یەکەم باشکردنی ژیانی خەڵک لە دنیاە وەروەها بەختەوەرکردنیان لە قیامەتە. ئەمە کورتەی پوختەی پێناسەی ئیسلامە. بەختەوەرکردنیان لە دنیاە باشکردنی ژیانیان لە دنیاە بۆ ئەبێ بە ڕێخستنی ژیانیانە بێ. یعنی سیستەمی ژیانە بەو معنایکەوە ئیسلام دێ پەیوەندی تاکەکان ڕێکخا، پەیوەندی تاک و کۆمەلگارێکخا، پەیوەندی دەسەڵاتڕێکەخا لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی و هەروەها لە ڕووی حتا پەیوەندی خێزانی تا لەگەڵ تاکەکانە خێزان پێکەوە. هەموو ئەمانە ئەمە پێ ئەوترێ سیستەمێکی ئیسلام هاتۆ سیستەماتیکی باشی بۆ کردووە و ڕێکخستۆ و پلان و بەرنامێکی باشی بۆ داناوە و لەسەر ئەساسی ئەمە واتە چەندێک ئەمە بە چاچی و بە باشی بڕوا بڕێوە ئەمجار چۆن ئەچینە تەرازووی دووەمەوە کە تەرازووی قیامەتە. ئەلێرەوە ئەڕژێتە تەرازووی قیامەتەوە. واتە تۆ چەندێک لێرە پراکتیزەکردنەکەت بە عەمەلیکردنەکەت جوانێتی جێوەجێکردنەکەت باش بێ لەوێ تەرازۆکەت قورستر و گرانترە بێ وەکو چۆن فەرمودەی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ أحسن المؤمنين إيمانا أكملهم أخلاقا أو أكملهم خلقا أو أحسنهم خلقا لا فرموده في غمرة صلى الله عليه وسلم باشتري إيمان دار أخلاقي جوان تربية أخلاق لقل شيء هذا أخلاق لقل خدي خوانية وكو لقل خوي تعالى إنسان هنديك بنما هي جيبجيك في وتري أخلاق لقل في غمرة صلى الله عليه وسلم هەندێ ئاداب هەیە جێبەجێکە بێ ئوتری ئەخلاق لەگەڵ یەکتریشە تاکانی کۆمەڵگا بێ جێبەجێکی ئەوکات پێوتری ئەخلاق بە هەموو ئەمانە وترێ بەزەی پێوتری ئەخلاق هاوکاری پێوتری ئەخلاق بەدەمەوچوونی خەڵک پێوتری ئەخلاق پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم تەبەسومک فی وجهی ئەخیک صدقه حتا زەردەخەنەیەک لەوری برایەکە پێوتری ئەخلاق ئیماتەة الأذى عن الطريق پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم ئیمان ئەوەنە بەشیان ئەوەیە دڕکێ لە ڕێگەی لادێ بەردێ لە ڕێگەی لادێ ئەمەش بەشێکە لە ئیمان هەموو ئەمانە کە ئێمە باسێکی منزومەی ئیسلام باسەکەین ئەم منزومەیە لە دنیاە واتە تەکمیلە عەمەلێکەی پێک هاتە عەمەلێکەی وای لێ ئەکا لە قیامەتە تەرازۆکە لەوێ قورس بێت و ئەنجامەکەت باش بێت و پێی سەربەرز بێت. مامۆستا پرسیارێک ئاوا لێ بکەم جارێکی تر کەواتە فۆکس یاخود با بڵێن ئەوەی کە مەسەلەن چۆنێ بە تەرکیز یعنی تەرکیزی دینداری یا باڵێن فۆکسی دینداری لەسەر دنیاە لە سەرەتایە یا لەسەر قیامەتە بەو مانایە ینی جەنابەت باست لەوە کرد کە دێت دینداری یاخود با بڵێن ئیسلام دێ دنیا باشەکە بۆی کە لە قیامەتیشە ئینسان بەختەوەر بێ. قسەکەمان لەسەر ئەوەیە ئێمە باسی سەر زەویەکەین هێشتا نەگەشتوونە قیامەت هێشتا ئەمە مەسەلەن بۆ نمونە لە ناو ژیانە با بڵێن ئەژین
قسەکەمان لەسەر ئەوەیە دینداری ئێستا لە لەحزەی سەرزەویە چی بۆ ئێمە ئەوەی کە ئێمە وەکو دینداری بۆ ئێمەیەکە یان با بڵین ئیسلام دایناوە بۆ ئێم بکە ئەوەیە کەوا ئیسلام قیامەتیشی بەستۆتەوە بە دنیاوە یعنی لە کاتی کە خۆی تەعالی باسی ئیمانەکە باوەڕبوون بە خودا باوەڕبوون بە غەیب باوەڕبوون بە نهێنیەکان بۆ ئەوەی تەنیا بۆ ئەوە نییە تۆ لە قیامەتە سەرفراز بێ وەکو تاچێک بەڵکو خۆی تەعالی دایناوە ئەم زەویەی خۆی تەعالی فەرمێ ئێوەمان کردو بە خلیفەی خۆم لەسەر زەوێ وەستەخلفەکم فیها واستعماركم فيها مثلا چەند شوێنە هاتووە خۆی تەعالی ئەوەی کردو بە جێنشینی خۆی یان ئێوەی داناوە زەوی ئاوادان کردەوە ئەمە چۆن ئاوادان نەکرێت خۆ بە فەوزا ئاوادان ناکرێتەوە بە سیستەم و بە یاسا و بە نیزام و بە ئەخلاق و بە مەعامەڵی جوان پێکەوەکردن بە خەمخواردنی یەکتر بەمە ئاوادان نەکرێتەوە بۆیە تەماشاکە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم خير الناس من ينفع الناس أو خير الناس أنفعهم للناس باشترین خەڵک چییە مثلا هەموو کەس هەوڵەدا دوای پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ هەوڵدا باشترین کەس بێ حەزەکە طبیعتی ئینسان وایە حەزەکە باش بێ باشی بەو معنایە لە نەزەری خەڵکە لای خوای تەعالی حەزەکە باش بێ بەڵام ئەم باشیە بەچی دەستەکەوێ ئایا بە ڕۆژی سنەتی زۆر دەستەکەوە کە عیبادەت شخصیەکان بە نوێژی زۆر بە شەو نوێژی زۆر بە مەسەلا هەندی عیبادەتی قورئان خوێندنی زۆر وەکو جەنابەت باسە کرد بە متونی زۆر لە بەرکەی کتێبی زۆر بخوێنیتەوە بەمە نە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم خير الناس من ينفع الناس چاکترین مرۆڤ چاکترین کەس ئەوەیە خێری هەبێ بۆ خەڵک هەتا ئەمە دوای پێغەمبەران زانان ئەهلی حەدیث ئەڵێن چاکترین کەس دوای پێغەمبەران سەلات و سەلامی خوا لەسەر بێ ئەوەیە کە خزمەت بە خەڵکە مەسەلەن هیچ شێرەوانە ئەڵێ ئیمام عادل یعنی ئەگەر بێت و ئیمامێکی سەرکردەیەکی دادگەر هەبێ داتەروەر هەبێ دوای پێغەمبەران چاکترین کەسە چاکترین کەس یانی چی ئینی لای خوای تەعالی زۆر بەڕێزە دوعای قبوڵە پایەدارە بە حورمەتە و هەروەها هەموو سیفەتە جوانەکان لای ئەو دەسەکەوێت مامۆستا بە هینیش ناخی ئینسانەکانش بەجێ نەهێڵین هەر لەم سەرەتایەوە دیسان جارێک کە بزانین ئاینداری یاخود با بڵێن دین یاخود با بڵێن ئیسلام چەندێک پەیوەستە بە مەسەلەی ناخی ئینسانەکانەوە پرسیارەکە بە ئاوا لێ بکەم ئایا دینداری دەشێت لە ڕواڵەتا کۆتایی بێ یعنی شتێکی مەزهەری بێ واتە بە مەزهەرمانەوە دیار بێ مەسەلەن لە جلپۆشیرمانەوە بیگرێتەوە هەندێک سلوکی ڕواڵەتیمان و هەتاکو ئەوەی کە پێویستیش بێتەوە دیسان بە شێوازی خواردن و خواردنەوەشمان یعنی بە کورت و مختصرێکی دین لە مەسەری ئینسانە کۆتایی دێ یعنی ئەمە دەکرێت چەند ڕواڵەتێک وەرگین سیمامان مەسەلەن بۆ منە جلپۆشیرمان واروەها هەندێک سلوکی ڕواڵەتی کە مەسەلەن بۆ منە ئەبێ بە ئەخلاقیات و لەگەڵ ئەوەی کە پێگوترێ خواردن و خواردنەوە ئالم بابەتانە ینی دەکرێت بە ئەم چەند پێوەرە بە ئەم چەند سولوکە بەم چەند پرانسیپە ببین بە ئایندارێکی باش ئەی ناخمان ئەمە لێرە گرینگە تەماشاکەین بێنەوە سەر بنەما ئیسلامیەکان خوای تەعالی قل تعالوا أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم قل تعالوا أتلو عليكم ما حرم عليكم ربكم خوای تەعالی فەرمێ ئەوانەی کە خوای تەعالی حرامی کردووە با بۆتان بخوێنمەوە یعنی ئەوانەی کە حرامن بەڕسمی خوای تەعالی حرامی کردووە دیارە يعني في غمرة فرمي صلى الله عليه وسلم الحلال بين والحرام بين يعني حرام وحلال ديارة أما أنت وسر أوا غير أما ليريا جرينجا إما مكلفين بجيبجي كردني واجب كان ويخوي تعالى داينا ولا سرمان بواجبي وهندي يشتشي لي حرام كردوين خوش مالو بارزين أما دواي أو بيني كمينتهم أما دردي تولي سيمايا أما جلو برقا أما هالسوكوتا أما تشيا أما جوري خواردنا أما شتيك علاقي بيه وتري مكملات يعني محسنات أجر بتوانين بجواني وركبيشي بيكين شتي شتاكا بوي ليرا أبينين إما واجبات من هي مسنونات من هي واجبات هم أني خويت على فرزي كردو لسرمان لقرآن يعني لسر زماني في غمر صلى الله عليه وسلم بيوتري واجبات منهيات أوي كخويت على لقرآن أبوي قد لي قد غير كردون أما كمالش تحرامه قوتين ليه بدور قرن يعني في غمر خواه صلى الله عليه وسلم بياني كردوه غيري أما كمالش ترمين تو بيوتري سنة يما آزاد انتيايا شون جيبجيكين كردمان باشا كبراي كاتلا في غمر صلى الله عليه وسلم دين شيء إسلام شيء في غمر إخوة صلى الله عليه وسلم بوي باس كرد واجب كاني وباس كرد وأوش حرام كانوا في غمر أوش رويش دوتي والله لا أزيد ولا أنقص لما نزيت لكم نكم تركم في غمر صلى الله عليه وسلم فرمي أفلح إن صدق أو نجا إن صدق أهرب الراس كاو وعدك يخوي برسا يعني دخل الجنة إن صدق يعني أجر بيته الراس كالق قصيك خوش هذا بهشتوا
خۆ ئەمە باسی ڕیشی تیانە بوو، باسی هەنێ جلوبەریتیانە و باسی جۆری خواردنیتیانە بوو، باسی هەنێ سیما و وەزعیتیانە بوو. بۆیە ئەم سیما و ئەمانەی کە ئێمە هەمانە ئێمە هاتوین هەندێشتمان لەسەر خۆمان واجب کردووە، ئینی بردومان خۆ ئەڵێن سنەتە، بەڵام قردومان قۆناغی واجبەوە هەندێ سیما و هەنێ ڕواڵەت و هەنێ دیاردە. جار وایە هەندێ شت هەیە حتا ئێمە بەعام وەکو ئەهلی متدەینین یان ئەهلی ئیسلامیەکان ئیسلام هەندێک شتەی خۆمان بە خۆمانمان داناوە، دوای کردومان واجب بەسەر خۆمان و کاک خۆمە خۆت داناوە، حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووە حتا لە دینا نەهاتوە خۆت بۆ خۆتت داناوە، ئیتر بۆ واجب، یعنی بۆ واجبت کردووە لەسەر خۆ وەکو دین، بۆ لەیلان هادەی. بۆیە ئێمە هەندێک شت هەیە کە لە بابی ناچێتە بابی واجباتەوە، حتا ئەچێتە بابی مەسنوناتەوە، ئەچێتە بابی ئەوەی کەشتی چاک و باش و خێرە بیکەی، بەڵام بۆم ناکرێت یان واجب نییە بیکەن. ئێمە نابێت محاسبەی یەکتری لەسەر ئەمانە بڵێ. مامۆستا پرسیارەکە بە جۆرێکی تر بکەمەوە بۆی وەڵامەکەش وەرگرمەوە. ینی دینداری یاخود با بڵێن دین بە شێوەیەکی گشتی و هەروەها ئیسلام بە تایبەتی هاتۆ بەوەی کە با بڵێن ژیانی ئینسان ئاوادان کاتەوە، ژیانی تەڕکە، ژیانی نەرم کاوەکو ئەوەی کە جەنابەشت باست کرد کە ئەخلاقیاتی جوانی تیا دروستکە. ئەخلاقیاتی جوان مامەڵەکردنە یاخود با بڵێن ئەو ڕایەڵانەیە کە لەگەڵ دەوروبەرەکە تا بۆ دروستەکە. من بەبەسم زیاتر ئەلەمە بوو، یعنی ئەخلاقیاتی باش نابێت لە پێشان نێتی باشی لەگەڵا بێ، نابێت ناخێکی ئاوادانی لەگەڵا بێ، ینی ئەخلاقیات نابێت لە پێشان نەزەریاتێک بێ یاخود با بڵێن شتێکی ناوەچی بێت لە ژیانی ئینسانە بۆ ئەوە هاندەر بێ. ینی خۆمە ئەمە یەکلایی بۆتەوە ئینسان با بڵێن لە دووشت پێکاتوە، لە ڕۆح لەگەڵ مادەیە. ڕۆح دەزەگرێ بەسەر مەسەلەن بۆن منە ژیانی ئینسان بە شێوەیەکی گشتیە، یعنی ئێمە ناتوانین بەبێ ناخێکی ئامادە، بەبێ ناخێکی باش، بەبێ نێتێکی باش تەنانە بتوانین بە ئەخلاقیاتێکی باشیشمان هەبێ. کەواتە ڕنگدانەوەی دەرەوەی ئێمە ڕنگدانەوەی ناوەمانە. من قسەکەم لەسەر ئەوە بوو، دین بەر لەوەی کە شتێک دەست بگرێتەوە لە حرامێک خۆ لە ناو شتێکی تر ئەبێ پێ بڵێ. ینی قسەکەمان لەسەر ئەوە بوو ئایا دینداری بەس مەزهەر دروستەکە یاخود ناخێکی ئاوادان، ناخێکی باش، ناخێکی چۆنەڵی پڕ دروستەکە بۆی دوایی ئەو سلوکانە بەرمەبنای ئەو ئەخلاقاتە بێ کە لە ناو ئینسانەژی. ئەوەی کە ئێمە لە تەماشای بچینە سەر بنەما ئیسلامیەکان خۆی تەعالا ئێمە بۆ ئێمەی داناوە ئیمان، باوەڕهێنان بە خۆی تەعالا، باوەڕهێنان بە ڕۆژی دوایی، بەهەشت، جەهەنم، هەموو ئەمانە خۆی پاداشت، هەموو ئەمانە خۆی تەعالا دایناوە لە ئێمەیە بۆی دڵمان ئاوادان کەینەوە. ئەمانە پاڵنەرن بۆ ئێمە، پاڵنەرن بۆ ئێمە بۆ کردداری چاکە. بۆیە کەسێک تا چەندێک ناخی ئاوادان بێ بە یادی خوا، بە ذیکری خوا، بە خواناسین، بە حەڵاڵ و حەرام و هەروەها بە ئەوەی کە بە حوزۆری مەسەلەن دیمەنەکانی بەهەشت و دیمەنەکانی جەهەنم و هەروەها خراپە چەندێک کاریگەری خراپی هەیە لەسەر ئینسان، تا چەندێک ڕوحی ئامادان بێ بەمە، چونکە ئیسلامیش هاتۆ لە پێشە بەمە ئامادەمانەکە، لە پێشە پێمانەڵێ باوەڕ بێنە بەخوا. بۆ باوەڕ بێنم بەخوا تاوەکو ئەم باوەڕهێنانە بەخوا مراقیب بێ بەسەرمەوە، ئین الله کان عەلەیکم ڕەقیبە، یعنی خوای تەعالا چاودێر بێ، ئاگادار بێ، مراقیب بێ بەسەرمانەوە، خۆمان لە هەندێک حرام بپارێزین و ئەوانەی خوای تەعالا پێی خۆشە ئەنجامی بدەین. بۆیە ئینسان لە کاتێکە هەندێک ڕۆڵەت ئەنوێنێ، لە کاتێکا وەکو بە تەکەلوف بە زۆر هەندی حاڵەت بەسەر خوای هێنێ و ئەیکا لە مەسەلەن جارشتی چاکە ئەخلاقی جوانە، بەڵام مادام لە ناو ڕۆکە، لە ناو دڵە ئەساس و ڕگ و ڕشی دانوکتاوە، ئەمە ماوەیە کەوتەوە بێ. بۆیە زۆر جار ئەچێتە بابی نیفاقیشەوە، دووڕوویەوە. بۆیە ئەسڵ وایە ئینسان، یعنی ئینسانی مؤمن لەسەر چی مەئجورە؟ ئینەمە الأعمال بالنیات، لەسەر یەکەم لەسەر نیەتەکەی لەبەر خوا بێ، یعنی هەرچیەکە لەبەر خاتری خوا بێ بۆ دەستخستنی قیامەت بێ. بۆیە خوای تەعالا لە پێشە ئێمە ئامادە ئەکات تەماشای ئاەتەکانی قورئان کە مثلا لە پێشە باوەڕهێنان بە خوای تەعالا، باوەڕهێنان بە غەیب، باوەڕهێنان بە پاداشتەکان لە ڕۆژی قیامەتە، ئەبەمە ئامادەمانەکە بۆ ئەوەی کە بتوانین لە دنیای پاڵنەری چاکترمان بێ، باشتر زیاتر هەوڵدەین ئەرکەکان جێبەجێ بکەین بەدەم بە ڕۆحێکی ئامادەسازیەوە، بە دڵێکی خۆشەوە، بە ئامادەیەکی باشەوە بتوانین ئەرکەکان جێبەجێ بکەین. چونکە ئەگەر بێت توشتێکی تەنیا وشک بێ، پەیوەندی بە قیامەتەوە نەبێ، پاڵنەرێکی لایەنی خوایی و لایەنی ئیمانی و لە خواترسان و ئاوادانی ڕوح و دڵ و قەلبی تیانە بێ، جێبەجێکردنی ئەم ئەرکانە زۆر شتێکی قورس و ناخۆشە، ینی ئامادە ناکرێ. وإنها لكبيرة إلا على الخاشعين. خوای تەعالا باسی نوێژەکە ئەوانەی کە خاشعن لە خواترسن، خواناسن، عارفن، یعنی چێژی ئیمان لە دڵیانایە لەسەر ئەمانە سووکە. بەڵام کەسێک وانە لەسەری قورسە.
بۆیە جێبەجێکردنی ئەرکەکان کە خی تەعالە داوێ بەسەر ئێمە لە پێشا ڕەبتی کردووە پەیوەندی کردووە بە ئیمانەوە بە یادی خواوە بە خواناسیەوە بە ذیکری خواوە بە عیبادەتەوە بۆیە تا چەندێک ئینسان لەگەڵ عیبادەتا بێ لەگەڵ خواناسییا بێ لەگەڵ ذیکری خوا بێ لەگەڵ قورئانا بێ لەگەڵ یادی ساڵح و چاکانە بێ بە تاکید هاندەری زیاترێتی بۆ ئەوی کەوا لە دنیای ئەخلاقی چاکتر بێ جوانتر بێ ڕەوشتی بە ئاسانی بە سەلیسی و بە سەهلی ئاکارەکان جێبەجێ بکە مامەڵەکانی جوانکە هەڵسوکۆتی باشکە خۆی لە حرام بپارێزێ حەڵاڵەکان جێبەجێ بکە هەموو ئەمانە پەیوەندی بە جانیبە ئیمانی و جانیبە ڕوحی و پاکردنەوەی دڵ و دەروون و تەسکیەکەوە هەیە. مامۆستا جەنابەت باست لە حرام حەڵاڵش کرد بەزەمێت ئەندازێک لەسەری بوەستینەوە ئەوش ئەوەیە کە زۆر جار وا ئەکەوێتەوە دینداری باش ئەو کەسەیە کە زۆرترین قەدەغەی هەیە یعنی با بڵێن زۆرترین شت لەسەر خۆی حرامەکە شتەکانی ناو ئەوانەی کە مەسەلەن بۆن منە لە ناو ژیانە ئێمە مەسەلەن باوا بڵێن لە دەوروبەرمان هەن و هەروەها پێویستیاتی غەریزە و ژیانی ئینسانن یعنی بەومانە ئاوای لێ دێ چێ زۆرترین قەدەغە دروستەکە لە ژیانی خۆیان ئەوە دەشێ باشترین دیندار بێ یعنی با ئاوا بڵێن ئایا بەڕاست دین هاتۆ بۆ ئەوەی کە ژیانی ئینسان پڕکە لە قەدەغە و حرام یاخود هاتۆ بۆی ژیانی ئینسان سنتەرکە سنتەر بەو مانای جەنابێشت باست کردوتان حرامەکانی ناو قورئان و حرامەکانی ناو سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی تحدیدن دیاریکراون بەڵام زۆر جار باوە تێکەڵی کەمەوە لەگەڵم بابەتەیە زۆر جار حرامەکان لە قورئان و سنەت نانە دەرەوە بەڵکو ڕێیزانان ینی دێتە پێشەوە ڕێی عالمێک دێتە پێشەوە کە زۆر جار مەسەلەن بۆن منە ئەوەنە مەساحی مباح بچووکەکەنەوە ینی قورئان و فەرموودە ئێمە وتمان بە تەحدیدی حرامەکانی خۆیان دیارە بەڵام زۆر جار تاچی دیندار مەسەلەن با بڵێن ئەوانەی کە زۆر جار لەسەر ئەساسی گروپگەراییش ینی با نمونەیەکی زۆر بەرجەستە بێنینەوە ینی داعش با نمونە وەرگرین داعش ئەوەندەی کە حرامەکانی لە ڕێگای ڕای عالمەکانەوە یاخود با بڵێن ڕای ئەو کەسانی کە ئیجتیهادیان کردووە بە خۆیان ئەوەنەی کە لە ڕێگای ئەمانەوە حرامەکەنە ناو ژیانی ئینسانەوە ئەوەندە ناگەڕێنەوە بۆ سەرچاوە ئەو سەرچاوە سەرێکیانێک کە پێگوترێ قورئان و سنەت ینی دێمە بۆ جارێککە بۆ سەرەوەی ئایا دلیلی مسلمانی باش ئەوەیە کە قەدەغەی زۆر بێ کە حرامی زۆر بێ کە دنیا مەسەلەن بۆن منە دەستگرتنەوەی زۆر بێ یاخود بریتە لەو سنتەریەتی کە لە ژیانی ئینسان هەیە ئەمە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەڵکانێک لە هاوشێوە ئەمە پێیاون مەسەلەن هەندێک ئەوت بۆ ئەوی کە زۆر چاک بین بەردەوامیتر بە ڕۆژ بە ڕۆژۆ بین هەیە ئەوت ژن ناهێن هەیە ئەوت شەو نوێژەکەن مەسەلەن هەبوو جارێ پیاوێکیان بینی لەبەر گەرما خۆی بە ڕۆژوو بە خۆی بەستبەوە وڵاهی بەتەمایە ئەجری زۆری دەستکەوێت پێغەمبەر سەڵات وسەلام فەرمووی بۆ ئاکا ئین لای عەجایب بۆ ئای لە خۆی کردووە وتیان وەڵا ئەو فڵان کەسێکە و بە ڕۆژووە و خۆی لەو بەرگەرمایە بەستۆ بەشکم ئەجر و پاداشی زێدی دەستکەوێت ئەمە جزورەکەی بۆ چۆ گەڕێتەوە ڕیشەکەی بۆ ئاینی مەسیحیەت کە خوای تەعالی فەرمی وەڕەهبانیەتە ابتدعوها ما كتبناها عليهم يعني خۆیان ڕەهبەنە و ڕەبانیەت و ڕەبەنیەتیان بۆ خۆیان هەڵبژاردوو و ژیانی خۆشیان لە خۆیان حرام کردو و ژنیان لە خۆیان حرام کردو و چیان حرام کردبوو بۆ ئەوەی ئەجریان دەستکرد ئەسەری ئەمە وردە لە ڕێگەی ئەوە بەشێکی ئەویست بێتە ناو ئیسلامەوە وەکو سلوک و ممارەسە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەیهێشت مەسەلەن سێ کەس هاتن وتیان ئەی پێغەمبەری خوا سەڵات وسەلام ئێمە ئەمانەوێ ئێمە خۆی لەکوێ توایین لە شو ئەگەین بە تۆ پێغەمبەری خوا تو خوای تەعالی هەمووت خۆش شتێکت خۆش بووە و زۆریش کردار نەکەی قەیناکە بەڵام ئەبێ ئێمە زۆرکەین زانی ئەم تێگەیشتنە سەقەتە پێغەمبەری خوا سەڵات وسەلام من زۆر لە ئێوە لە خوا ترسترم بەڵام ئەوەنەی هەیە ئەو شتانی ئێوە لە خۆتان حرام کردو من هەموو یەکەم تۆ ناخەوی منە خەوم ژن ناهێنی ژن دەهێنم بە ڕۆژۆی بیا لە بە ڕۆژۆم ڕۆژۆ شتێنم ئەوە دیندارینی ئەوەی تۆ ئێوە گرتوتانتە بەر بۆیە لە ئیسلامە ئەمە نییە چیە زۆر شل لە زۆر خۆی حرام کە ژیان لە خۆی تاڵ کە ژیان کە لە خۆی کا بە چەرمی چۆلەگە ئەمە نایە ساڵحترین کەس و چاکترین کەس و پیاو چاکترین کەسە ئەمە وانە خوای تەعالی فەرمێ قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق يعني خوای تەعالی بە وەکو بڵێ بە تەعەجوبەوە چیە ئەمەی حرام کردو ئەم حرام و حەڵاڵە بەدەست چییە خوای تەعالی ئەم ژیانی بۆ ئێوە داناوە بۆ لە خۆتان تا حرام کردو القاعدەیەکی ئوسولی هەیە الأصل في الأشياء الإباحة هەرە بە قاعدەیەکی گشتیە ئەسڵ وایە هەرچی شتە خوای تەعالی لەم ئەرزەیە بۆ ئێمە دروست کردووە حەڵاڵە ئیلا ئەوەی بە دەقێک خوای تەعالی لێ حرام کردوین مەسەلەن یان ئەوێ ماڵی خەڵکە یان ئەوێ سەرخۆشە و عەقڵ لە دەستەدا یان ئەوێ کوشتنی نەفسێکە یان ئەوەیە فاحیشەیەکە یان لە ڕووی خوای تەعالی لێ حرام کردوین دیارە ئیتر غەیری ئەمانە الأصل في الأشياء الإباحة يعني هەموو خوای تەعالی حەڵاڵە بۆ ئێمە چۆن معاملەی پێکەن چۆن هەڵسوکەوتی پێکەن چۆن پێی مەسەلەن لە جلوبەرگا خوای تەعالی هاتووە خوای تەعالی
ئاورێشمی لێ قەدەغە کردوین بۆ خوشکانی بەڕێزی داناوە ئاڵتونیشی لێ حرم لێ قەدەغەکردن و لە دنیا ئەوش بۆ خوشکانی بەڕێزی داناوە ئیتر دوای ئەم بۆ پیاوان حتا بۆ هەموو ئینسانەکان قەدەغە نییە ئەویش بۆ ئافرەتان حەڵاڵە بەڵام بۆ پیاوان ئیتر دوای ئەوە خواردنەکان خوای تەعالا کۆمەڵێشتە حرامی کردو دیارە ئەمجار دوای ئەوە لە قسە و هەڵسو کەوت و ممارەسەیە هەندێک مەسەلەن درۆ حرامە ئیتر بۆ خۆت مەزاحەکەی سوعبەتەکەی قسەکەی چۆنێکی بەشتی دروی تیامەکە له لعب و فشقیاتی تیامەکەکەوە لە ئاقاری صحیحی خۆی لا دەرچێتەوە ئیتر چۆن ژیانی چۆن ئەژی خۆت بژی بۆیە ئەم ژیان تاڵکردنە لە خەڵک ئەمەلی ئیسلامانیە بەڵکو ئەمە وەکوتم بەشێکی ئەگەرێتەوە بۆ ڕەهبانیەتی مەسیحی کە کاتی خۆی هەبووە بەشێکی پەیوەندی بە هەندێک لە مەداریس و قوتابخانەکانەوەیە کەوە مثلەن واتێگەیشتون ژیان ئەوەیە مثلەن حتانێکی پەیوەندی بە عادات و باو نێرێتی خەڵکەکەوەیە مثلەن کابرایەکی عەرەبی دەشتەچی بۆ نمونە ئاگای لە نعومەت و خۆشی ژیان و ئەمانە زۆر نییە ژیانشی زبری هەیە یعنی ئەم دینداری لەمەوە وەرگری ئەبێ چۆن لێوەی وەرگری بەشە زبرەکەی توێڵێ بۆ چووکە دین طبیعەتی ئینسان وایە ئەوەی کە لێی حاڵێ بێ لە بیئەکەی خۆیەوە تەسویرەکە ئەمە قاعدەیەکی گشتی ئێمە وەریگرین مەسەلەن بیئەیەکی ئەوروپایی با بڵین ژینگەیەکی ئەوروپایی باسی دینت بۆ بکات چۆن باسێکا بۆت وەکو شێوازی ئەوروپا چۆن ئەو هات بۆت باسەکە مەسەلەن کەسێک لە ئاسیای وستاوێ لە سین و لە وڵاتانەوە کە باسی دینت بۆکە وەکو بیئەکەی خۆی باسەکە عالەمی عەرەبی و ئیسلامی چۆن باسی دینی بۆکە ئەفغانێک یا پاکستانێک یا هیندیەک چۆن باسی ئیسلامت بۆکە وەکو بیئەکەی خۆی بۆت باسەکە بۆیە ئێمە نابێت ئەبێ ئێمە ئەسڵ دین جیا بکەینەوە لە بیئە لە طبیعەتی کۆمەلگا بیئەیەکی عەرەبی وەکوتم دەشتەچی کە ئیسلامی وەرگرتووە دێ بۆ ئەمی باسەکە وەکو ژیانەکەی خۆت بە خۆی بۆت باسەکە ژیانشی زبرە خەشینە نعومەت و هەندێشتی تیانە بەدەویە مەسەڵ ناو خێمەیە ژیاوە هەندێک موزول و وەزعێکی هەیە ئەمە زۆر جار ئەمانە باسی ئیسلامیان بۆ کردوین هاتووشە ئێستش لای ئێمە لایزال دینە بۆ چکە لەو ماوەرگرتووە لە نەهاتوین ئەسڵی دین کە قورئان باسیەکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی کردووە یان ممارسەی کردووە جیای بکەینەوە کاکە مەعلەقەی بە و بیئەیە وایە با جیای کەن بیئەی کوردەواری هەندێشتی تیا ئەنجام ئەدرێت ئەمە على حتى بۆ نمونە بەراتە کرێ لە سلێمانیە بچوە هەولێر وەزان بەراتی تیانێ لە دۆک لەوا چێ نەبێ لە احتیمالە بچی هەنی شوێنی تر نەبێ ئەمە لێ بۆ بە عادەت و باو نەرێتێک ئایا ئەمە کرێ بڵێ بکەی لەسەر عرف یاخود با بڵێن لەسەر نەریت و ئەوەی کە پێگوتێ مامەڵەکردن ینی ئاین تێکەڵکردنی بە کللتور کامە شتێکی زۆر گرنگە ئەمێنینەوە بەس بە ناوبڕێک وەرگرم دوای ناوبڕەکە دێنەوە لەسەر ئەمە قساکەین بەڵ خۆشەویستان ناوبڕێکی کورت و وەگەڕێینەوە بەڵە خۆشەویستان جارێککە سڵاو لە ئێوەی خۆشەویست بەردەوام ببین لەگەڵ مامۆستا نازم عەبدوڵڵا مامۆستا بەر لە ناوبڕەکە باسمان لە نەریت کرد نەریت ینی خۆی ئیسلام ڕوویەکی زۆر جوانی هەیە بێژ ئەوەیە کە توانای مامەڵەکردنی لەگەڵ نەریت جیاوازەکان و لەگەڵ کللتورە جیاوازەکان و هەروەها چۆنەڵی لەگەڵ عورفی جیاواز هەیە ینی دەکرێت عورفی ناوچەیەک یاخۆ بە بڵێن عورفی گەلێک بکەیت بە سەرمەشق بۆ گەلێکی تر جاری وایە قسە لەسەر ئەوەیە کە ڕەنگە شێوە ئەوە جەنابەت باست کرد زۆر جوانە بەرات لە سلێمانی هەیە بەس لە هەولێر نییە زۆر جار قسە لەسەر ئەوەیە کە ڕەنگە شێوازێک لە عورفی دینداری بۆ ئەم شارە گونجاو بێ بەس ڕەنگە لەگەڵ شارێکی ترا مەسەلەن بۆ منە زۆر پێرفێکت یاخود با بڵێن ینی چۆنەڵی تەنگاوتەنگ نەیەتەوە قسەکەمان لەسەر ئەوەیە مامۆستا دینداری چۆن لەگەڵ عورفی کۆمەلگاکان لەگەڵ تەبیعەتیان مەسەلەن هەڵەکە تەبیعەتی کورد تەبیعەتێکە مەسەلەن ناو سروشتێکی شاخاوی و واروها چۆنەڵی سروشتێکی بە ئاوا بەڵێم دڵڕفێن و جوان و هەڵتا ینی ڕەنگە جۆرێک لە سوریالێتی تابێت جۆرێک لەمان نازانم لە ژیانێکی تابێت کە لەگەڵ سروشتا مەسەلەن زۆر تێکەڵە بەڵام لەگەڵ عورفێکی ترە کە مەسەلەن جەنابەت باست کرد کە لە دەشتا ئەژی مەسەلەن بۆ نمونە لەژێر خێمە ئەژی ینی دین دێ یەکی چیان وەرەگرێ بۆ دەیبا بۆ یەکێکی تر یانە یاخود هەڵەکە لەگەڵ تەبیعەتی مەسەلەن بۆنمە هەردووچانە ئێمە لێرە زۆر گرنگە بگەڕینەوە سەرچاوی ئێمە چییە قورئانە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەی صحیح سەید قوتب بە ڕەحمەت بێ قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئێمە بمانەوە جارێککە لە قورئان تێبگەین ئێوە گەڕنەوە سەرچاوەکە وکو چۆن دابەزیوە خوێندراوەتەوە ئەسڵەکەی خۆی ئەو هاجاریکە بابی خوێنینەوە بزانین ئەمە بەسی چییە ئەم فەرمودانە ئەم ئاەتە قورئانیانە بەسییان چییە چۆن ئەمان دوێنن
ئەو مرۆڤاتی ئەدوێنن بەسی چێ لەم دواندنە ئەو هاوەریگرن ئێمە زیاد لە هەزاران سەدان مەدرسە هەزار مەدرسەی جۆرا و جۆر بە درێژایی ئەم 1400 ساڵی ئێستا هاتووە تا ئێستا سەدان مەدرسە نەڵێن هەزاران سەدان مەدرسەی جۆرا و جۆر دروست بۆ لە ئیسلامە لە چوارچێوەی فکری ئیسلامیە لە چوارچێوەی ئاینی ئیسلامە هەر یەکە بە جۆرێک بووە بە جۆرێک تەسویر وێنەی دینی کێشاوە بە جۆرە باسی ئیسلامی کردووە هەمووشی پەیوەندی بە باگراوندێکی سیاسی یان کۆمەڵاتی یان ئابووری ئەو کاتی خۆیەوە هەبووە مەسەلەن ئەگە ئێسم بچینەوە سەر بۆ نمونە فقهی سیاسی هەر بۆ نمونەیەک فقهی سیاسی واتە ئەو زانانەی کە باسی سیاسی شەرعیان کردووە لە ئیسلامە بڕۆین باسی کەین هەمووی فقهی سەدەکانی 2 3 و 4 و 5 کە لەو سەردەمایە حکمی ئەمەوی و عەباسی و چۆن بووە باسی ئەو واقعیان کردووە ئایا ئەکرێ من بێمە ئێستا ئەحکامی سوڵتانی ماوەردیان ئەبووی عەلایان کێیان کێ بیهێنم لێرە بیکەم بە سیستەمی ژیانی خۆمان و سیاستکردن و حکمڕانی لە چوارچێوەی ئەمە بکەین کە دوور و نێزیک پەیوەندی بە ئیسلامەوە نیە چونکە لە ئیسلامە ئەسڵ شوڕایە ئەو باسی ویلایەتی متەغەلیبەکە واتە کەسێک هەڵی کوتایە سەر دەسەڵات و ئینقلابی کرد یان خۆی سەپان یان بە زۆر جێی خۆی کردو یان کوڕەکەی کرد لە جێی خۆی دانا یا حکمی وێراتی بۆ نمونە ئەم باسی کەلەپورەکەم ئایا ئەمە ئەکرێ بیکەن بە سیستەمێکی حکمڕانی سیاسی ئیسلامی ئەمڕۆکە بڵێن بۆ چۆ کاتی خۆیان بووە پەیوەندی بە ئیسلامەوە ئەمە ئەمە علاقەی بەو کەلتور و باو نەرێتە سوڵتانی و دەسەڵاتداری ئەو کاتەوە بووە واروها لە ڕووی ئابووری و کۆمەڵەشت هەیە لە ڕووی سلوک و سوکۆتەوە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی معاملە و علاقاتی کۆمەڵایەتیەوە حتا مەسەلەن ئێستا بڕۆ کتێبە فیقهەکان بخوێنەرەوە جۆری خواردن جۆری هەڵسوکەوت جۆری پەیوەندیەکان جۆری علاقاتی کۆمەڵایەتی جۆری خانوو مەسەلەن ئەو کاتە خانوبینا وەک ئێستا نەبووە کەسێک لە ژوورەکەی خۆی ئاەتی قورئانی خوێندێتەوە لە کۆڵان جارای گوێ لێ بووە ئێستا وایە بۆیە گۆڕاوە ئەبێ ئێمە هەوڵ دەین جارێک کە لەمە لە چوارچێوەی منزومەی فقهی و فکری ئیسلامیە بین ئەم دوانەی لێک جیا بکەینەوە ئەوەی کەوا پەیوەندیمە مەداریس و قوتابخانەکانەوە ئەوەی گونجا و چاکە ئیسفادی لێ بکەین ئەوی تر هەمووی پێوترێ فکری بەشەری ئینتاجی فکری بەشەریە واتە ئەم هەموو مەدرسانە ئەم هەموو مەزابانە ئەمەی کە هەیە هەموو پێوترێ بەرهەمی فکری ئینسان مەعسووم نییە ئینسان بۆ هەیە هەڵە بکە بۆ هەیە ڕاستکە ئەوانەی کە پێکاوێنە شتی باشی تایمە ئیسفادی لێ بکەین باقی تر ئێمە ئەخەینە ئەولاوە حتا ئەجارۆ هێشتێکی باشیشە بەڵام بۆم کاتی من ناگونجێ لەبەرەوەی خەمە ئەولاوە جاری کە دێم بۆیە ئەرکی جاری ئیمڕۆ سەر لە نوێ ئەرکی زانایان و بیرمەندان و مفەکرین و متەقەفینی و ئەهلی ئیجتیهاد و شارەزای ئیسلامەوە جاری کە بگۆڕ سەرچاوە دووشت کە یەکەم جاری کە ژیانمان لەسەر ئەساسە ئیسلامی ڕاستەکە دابڕێژینەوە دوو ئەم مەدرسانەی دروست بوون بە ناوی ئیسلامە جای بکەینەوە کاکە ئەمە ئیسلام نییە ئەم ئیسلام بریتی نییە لەمانە ئەمە لە ڕۆژگاری خۆیانە هەرێکە مەدرسەیەکە دروست بوو بە چارەسەرکردنی کێشەیەکی کۆمەڵایەتی کێشەیەکی فەلسەفی کێشەیەکی سیاسی کێشەیەکی ئابووری یان مەسەڵەن کێشەیەکی سەقافیش لەو کاتەیە کە ئایدای جۆجا و جۆرە بووە بۆ ئەمە دروست بووە کە چارەسەری کێشەی خۆی پێ کردووە ئەمڕۆ بۆ ئەم کاتە نەمن ئەو کێشەیەمە هەیە وەکو ئەژێڕنەوە جارێک ئیبن نەباتە کۆمەڵی خوتبەیە نووسراوەتەوە خەتیبێک چۆتە سەر مینبەر يعني مثلا 6 سال 2 سال پێشستا تویتە الحمد لله الذي أجرى علينا النيل ئەمە ئیمام عومەر خوالی ڕازی بێ ساڵێک وشکە ساڵی بۆ و نیل دیارە وشک بۆ و ئاوینە ماوە ئەوی زۆر پاڕاوە تۆ مسلمانان دوای خۆی تەعالای تر وەزعی سازاوە بەرامبەری و نیل کشاوە إمام عمر جسر من فرمتي الحمد لله الذي أجرى علينا نيلا سباز بو أخوي كواجعش كنيلي بو بركردين ولا أو آيها أكري يعني خطيبك سال سر من الحمد لله الذي أجرى علينا نيلا أما وأنا أمر خطبيك بو أو كاتبوا زور باش ما مصا إما زور جار دروشمك كدروش مي أم ساعة وقتها براس يعني تاچی دینداری ئێستا تاچی بە ئاگا زۆر جار ئەم دروشماڵەگرێک کاڵێ ئەمە پەیوەستین بە قورئان و سونەتەوە یعنی هەر ڕێک ئەم قسەی جەنابەت دەکات ئەویش ئەوەیە کە ئێمە پەیوەستین بە قورئان و سونەت وەکو دوو سەرچاوەی سەرەکی یعنی ئەوەی تر کەلەپورە دەشێ وەریگرین دەشێ وەری نەگرین بەڵام لە بوارە عەمەلیەکە دیسان جارێکمان بەسا گرفتەکە ئەوەیە ئێمە چینەوە سەر هەمان کەلەپور هەمان ڕێڕە و یعنی زۆر جار ئەگەر مامۆسایەکی تێگەشت و زانایکی باشی ئەم سەردەمەکە ئێمە زانین کە ئەم سەردەمە زانای زۆر باشەیە چونکە مامۆستا بە دەلیلی ئەوەی کە ئێمە جاران فەرمودەیەک مەسەلەن وەکو ئیمامی شافعی چەند شەو ڕۆژ مانگە ڕێک ڕۆیەوە تا فەرمودەیەکی دەستکەوتووە بەس تا عەسری تەکنەلۆژی هەمووی بۆ کردوێتە ناو کۆمپیوتەرەکەتەوە ناو هاردێکەوە ناو فلاش مێمۆریەکەوە باشە بۆ ڕێگە نادرێ عالمێک بڵۆ کاکە من ئیجتیهاد دەکەم ئێستا لە خۆم تێگەشتنی خۆم لە قورئان و سونەت یعنی ئەگەر ئێستا یەکێک بێتە پێشەوە بڵێ من خۆم ئەتوانم ئەو ئیجتیهادە بکەم
خۆم لە قورآن و سنەت تێبگەم ئەبێ بە هەڵایەکی گەورە لەسەری لە کاتێکدا ئێمە بە ڕوو عەمەلیەکە ئەڵێن قورآن و دروشمەکەمان ناوەیە ئێمە تێگەشتنی خۆمان لە قورآن و سنەت بەڵام لە بوارە عەمەلیەکەی دیسانەچینەوە سەر ئەوەی کە جەنابن ناوەتێنە کە دەشێ مەسەلەن لە ساتە وەختێکە گرفتی خۆیان پێ چارەسەر کرد یاخود بۆ ساتە وەختی خۆیان زۆر خزمەتی کردبێ ئێمە ئەم ساتە وەختەش کەسێکی تر هەستێ خزمەتی ئەم ساتە وەختە بکا بڵێ کاکە ئەمە ئیجتیهادی ئێمەیە لەم عەسرایە بۆ ئێستا قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە مامۆستا ئەمە بۆ دروست نابێ ئەم ئیجتیهادە بۆ دروست نابێت دوو بۆ ئەم ڕێگریە هەیە یعنی ئەگەر ئێستا مامۆستایەکی بەڕێز بێتە پێشەوە بڵێ بەڵام کاکە من توانای تێگەشتم لە قورآن و سنەت هەیە بەرئەنجامی ئەم تێگەشتنی من ئەمە بریتە لە ئامە یعنی ئەم ڕێگریە بۆ مامۆستا خۆی ئەسڵی ئەم ڕێگرە بۆ دروست بووە ئیجتیهاد با بڵێن یان ئیجتیهاد بۆ ناکرێت ئیجتیهاد پەیوەندی بە حرەکەی سیاسی با بڵێن جموجوڵی سیاسی سەقافی کۆمەڵایەتی ئابوووریەوە هەیە لە هەر کۆمەڵگەیەکە لە ڕووی سیاسیەوە جموجوڵ حرەکە وەستا لە ڕووی ئەوەی کە سوڵتەی سیاسیە وەستا ئیتر بەو معنای ئیستیبداد بوو دا خۆدا سپێڵەن دا پڵۆسەنەرێک و دیکتاتۆرێک پیا بوو وەکو ئەمەی زیاد لە 100 ساڵی ئێمە ئیبینین پێشتریش چۆن بووە یان لە ڕووی ئابوووریەوە عینشژیان جموجوڵ نەما وەروەها لە ڕووی کۆمەڵایەتیەوە نەما لە ڕووی فیکری و سەقافیەوە نەما ئیتر کاتی لێ ئیجتیهاد وەستەیە بۆیە ئەگە تەماشاکەی ئەڵێن لە تا سەدەی حەوت تا سەدەی حەوتی هیجری ئیجتیهاد هەبوو مجتەهیدین هەبووە بەڵام لەوە دوای تر وەستاوە بۆ چونکە حرەکە فیکری و سەقافی و سیاسیەکە بەروەسان ڕۆشتووە ئێستا ئەمڕۆکە ئێمە ئیجتیهادی ئمڕۆ ئێمە چییە وەکو عالەمی ئیسلامی ئێمە ئەبینین لە دوو سەرچاوەشت وەرەگرین تەماشایکە بێژگەلەوەی کە باگراوندە ئیسلامیەکەمان هەیە دین ئەسلەمەی سیستەمی غەربیەکەین یەکەم هەوڵدەین بۆ بە مسلمانکردنی یان با بڵێن جێکردنەوەی لە ئیسلامە سیستەمە غەربیەکە هەوڵدەین لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی حتا لە ڕووی ئابووری هەوڵدەین سیستەمە غەربیەکە جێئەکەینەوە لە چوارچێوەی فکری ئیسلامیە ئەمە هەوڵێکمانە يعني ئەوەی عالمی ئیسلامیەکە بۆ چکە خۆی ئەو حرەکەینێ لە ڕیادە و قیادەیان نەماوە عالمی ئەخر مامۆستا تۆ سەیرکە ببورە مامۆستا ئەگەر تۆ ئیجتیهاد دەرگای ئیجتیهاد بگریت بڵێ وە ئیجتیهاد وەستاوە ئەوتان ئەوش ناچارە بێ بۆ مامەڵەکردن بۆی ینی شتێک بدۆزێتەوە کە لەگەڵ ژیانی ئێستاە گونجاو ناچارە بێت بە من باسی ئەوە بۆکەم من بە شتێکی خراپی نازانم چکە شارستانەکان هەمووی تاواکەری یەکترین ئێمە دینی لێ دەرچێ خودی تەوحید و هەنی ئاداب و ئەخلاقی لێ دەرچێ هەمووی واجبە ئێمە لەم لاولا لە کوێیە وەریگرین خۆی تەعالە ئەمرمان پێەکە ئەفەرمێکی اهدنا الصراط المستقيم هەر لە نوێژە تۆ ڕۆژی 17 جارێڵی اهدنا الصراط المستقيم کامەیە ڕێگە ڕاستی من و تۆ زەحمە نەبێ من تاجیرێکم تۆ سیاسیەکی یەکە مسەقفێکە یەکە سەرۆک حکومەتێکە یەکە ڕێگەی ڕاستی ئەم چۆنە چۆن بیرۆزێتەوە ڕێگەی ڕاستی ئەم ئەوەیە خوای تەعالە ئەمری پێکە یعنی بەردەوام لەوەیە بە تەطویر گەشە بە بەو ڕێگە ڕاستی خۆی ئەو بەرنامەی هەتا هەوڵە تۆ تا سیاسیەکی ڕۆژانە بەدوای باسە بگەڕ بەدوای ئەزمموی خەڵکا بگەڕ ئەزممویی باشە بێنە لێرە جێبەجێیکە کەواتە من ئەڵێم ئەمڕۆکە ئیجتیهادی ئەمڕۆی جیهانی ئیسلامی وای لێ هاتووە یەکەم هەوڵدا ئیسفادە ئەکا لە سیستەمی غەرب ئەمە شتێکی باشم بە دیوی زەمناوێن بە دیوی مەداعیڵم مادام شتەکان جێگەی بێتەوە لە قاڵبی ئیسلامیە ئەو هەنگاوێکی باشی بڕیوە شتێکی چاچی کردووە پێویستم ئیسفادی لێ بکەین ئەمە یەک دوو هەوڵدەین ئەگەڕێینەوە هاتەمەشای خاڵی دۆمەوەیە کە بەشێکی پەیوەندی بە لاوازی اجتهادەوە هەیە لە عالەمی ئیسلامیە هەوڵدەی ئەڕۆینەوە مەسەلەن بۆ کەسێکی وەکو ئیبن تەیمیە ئیبن القەیم هاوشێوەی ئەمانە بۆ چکە لە سەردەمی خۆیانە فکرێکیان هەبووە تۆزێ گونجاو بۆ لەگەڵ ئیسای عالەمی ئیسلامیە ناچار مامۆستایەک شخصێک لێ قەومێ بۆ دەلیلێک مەسەلەن خەڵک زۆری بۆ هێنێ تەوجوهی التزامی دینی خەڵکی متەدەین ئەمە لە شۆبوو ناچار ئەڕوا اقتباسەکە اقتباس ینی گوڵچنێک کە قسەیشی ئیبن تەیمیە قسەی ئیبن القەیمە هێشی چێهێنێ لە ناوچەوە بۆی ئەیکا بە خۆراک و تامی قسەکانی خۆی ئەمە من هەردووچیان ئەسڵ وایە وانەوێ ئەسڵ وایە ئێمە لەبەر ئەوەی عالەمی ئیسلامی چکە باسی ئیجتیهادێکە ئێمە بڕۆینە سەر ئەسڵەکەی بۆ ئیجتیهاد نییە ئیمڕۆکە عالەمی ئیسلامی لە پێشڕەویان نییە عالەمی ئیسلامی لە دواوەیە ئیجتیهاد لە واقعی عملیات دروستە بێت کەسێک ناتوانێت لە ناو ژوورێکە ژووریشی داخراوە دروست بێت ئیجتیهاد ئیجتیهادی چیەکە ئیجتیهاد دوو مەرجی هەیە یەکەم لە دەقە شەرعەکانە واتە لە مەقاصیدی شەریعە شارەزا بێ دووەم لە واقع شارەزا بێ کەسێک ئاگای لە مەقاصیدی شەریعە نییە بەو معنای خۆی ئەوەی علم نییە لەولاشۆ ئاگای لە دنیای سیاسەت و ئابووری و کۆمەڵاسی و کۆمەڵایەتی نییە لە چی زانێت چۆن ئیجتیهادکە بۆیە ئەم ئیجتیهادی ئیجتیهادێکی سەقەتە قەت نایگاتێ بۆیە ئێمە کاتی ئیجتیهادمان پێکرێ
عالمی ئیسلام هەرچەند ئێستا کۆمەڵێ مامۆستا و شارەزای زۆر باشێ لە عالمی ئیسلامی ئیسفادی لێکرد هەندێکی قیادەی حرەکاتی ئیسلامیە هەندێک شخصیاتی ئیسلامی هەندێک عولەمای باریزن یعنی تەنیا لەسەر کەلەپور و هەندێک دەق نەوەستاون دەق خوێندنەوە ئەمە هاتوون عقل بەکارهێن ئیجتیهاد دەکەن فکر بەکارهێن ئێمە ئیسفادە لەمان ئەکەین بەس با بکەین بە شتێکی عەمەلی با من نمونەیەک بێنمەوە ینی ئەم نمونەیە هێنمەوە کەسێکی مامۆستا عەلی باپیر ئەوانەی ئەو دوو سیفەتی کە جەنابەت باسط کرد هەم لە دەقە شەرعیەکانە کەسێکی شارەزایە و خوێندنەوەیکی بەرفراوانی هەیە ینی مەزاحێکی بەرفراوانی وەرگرتووە دووش لە مەیدانی کاری سیاسی و کۆمەڵایەتی ئەم پیاوە زۆر دەمێکات ئەنی بۆ تقریبان بۆ سێ دەیەکی ئەم پیاوە لە ناو حرەکاتی ئیسلامی و هەروە لە ناو ڕێڕەوە کۆمەڵایەتی ئیشەکە بۆ قسە لەسەر ئەوە نەبێ ئەگەر ئەم کەسە ئیجتیهادێکی هەبێ ئەگەر مەسەلەن قسە لەسەر بابەتێکی تازە بکە وەرگیراو نەبێ خۆی یەکێک لە کێشەکانی ئەمڕۆی عالەمی ئیسلامی ئەوەیە یەکەم جیهانێکی تەقلیدیە یعنی عالەمی ئیسلامی مسلمانان هەمووی لە چوارچێوەی تەقلید ئایشەکە ئەوەی کە ئەڵێ لای من و تۆ ئەڵێ ئەگەڕێمەوە سەر سەرچاوەکانی کتاب و سونە مقالیدی مەذهبێکە لەسەر مەذهبێکەوە ئەفکارە دینیەکانی وەرەگرێت مەسەڵەن مەذهبی ئیمام ئەحمەدە بەڕەحمەت بێخوا یان مەذهبی عالمیشی ترە هاتووە چی ئیجتیهادێکی چۆن بووە مەسەڵەن لە خوێندنی فاتحایە لە دەستگرتنە لە جلوبەرگە لە دیمەنە لەو کاتەیە چۆن بووە مەذهبێک ئیجتیهادی کردووە ئەم وایە کاتەوە ناویشی ناوە گەڕانەوە سەر کتاب و سونە بەڵام ئەو کتاب و سونە نییە ئەوە لە مەذهبێکەوە وەری کردووە دوو ئەمە مەدایان چەندین با بڵێن ئەگە بڵێم دەیانیش مبالەغە نیە مەذاهبی زۆرا و زۆرمانێ هەرێکە دەستی مەذهبێکی خۆی وەگرتووە لەبەر ئەوەی نەمانتوانیوە دەرگای عقل کەینەوە عقل فراوانکەین مەسەلەن مامۆستا عەلی باپیر کۆمەڵشتی باشی هەیە کاکە قەیناکەم من با لە حیزبەکەی ئەویشانە بم با لەو چوارچێوەی ئەویشانە بم مادام شتێکی چاکە و لە کاری ئیسلامی لە فکری ئیسلامی لە چوارچێوەی عەمەلی ئیسلامیە لە چوارچێوەی جیهانی ئیسلامیە شتێکی باشە موسڵمان بۆ وەری نەگرم حتا مەسەلەن کەیشتر سەر بە مەدرسەیەکی ترە سەر بە قوتابخانەیەکی ترە مادام شتێکی باش و چاکی بۆ وەری نەگرم ئەمە بەداخەوە ئێمە یەکێک لەوانەیە کە پشتی ئیجتیهاد دەشێنێ ئەوەی ئەبێ عقل کەیتەوە یەکێک لە مەرجەکانی ئیجتیهادکردنەوەی عقڵە ئینفجار کرد تەقاندنەوەی عقڵە کردنەوەی عقڵە بەو معنایە بێ ئەم عقلی خۆت کەیتەوە وەکوتم کابرایکی ئەوروپی شتێکی باشی هەیە نایبرم کاکە ئەنجاومە کاتی ئەمە بێدین دین ماخولێک جیایەوە ئەم بێدینەوە من چۆن لەی وەرگرم نا لە ئیسلام ئەمە نییە کاکە مادام شتەکەی باشە حەزارات هەمووی تەواوکەری یەکترە کاتی خۆی لە سەدەی 11 تا حتا لە حربی سەلیبەکانە و دوای ئەوە پێشتریش لە ئەندەلوس و کە ئیسلام گەیشتۆتە ئەوێ لێرەوە ئەوروپا بە فیعلی وەکو زۆرێک لە مفەکرین و منەزیرین و ئەوی خۆشیان و ڕۆژهەڵاتناسەکانیش ئێڵێن لەوەی ئیسفادیان لە عالەمی ئیسلامی کردووە حتا ئیتالیا کە یەکەم جار شارەکانی خۆی دروست کرد دوای ئەوەی لە حربی مقەدەس گەڕانەوە بە حربی سەلیبی بە تعبیری خۆیان گەڕانەوە لە سەدەی 11 هیجریە هاتن ناوی شارەکانیان دروست کرد گەشەی ئابووریان کرد گەشەی شاریان کرد یعنی حتا هین ئەڵێ یەکێک لە ڕۆژهەڵاتناسەکان ئەڵێ ئیسلامی مەغلوب بوو بە غاڵب یعنی ئیسلامێک کە بەحساب لە حربی سەلیبیا قودس داگیرکرا عالەمی ئیسلامی داگیرکراوە بە حساب ئەوان مەغلوبن تێکشکان بەڵام ئەوان سەلیبێتیان تێکشکان هەمویان بە فکری ئیسلامیەوە گەڕانەوە زۆر باش مامۆستا ئێستا ئەگەر حاڵەتی دینداری خۆمان وەرگرین بە نمونە دوو مۆدێل یاخود دوو فۆڕم لە دینداری لا ئێمە هەیە فۆرمێکیان بریتێ لەو دینە شعبیەوە کە مامۆستایانی ئاینی تەبەنیەکەن و سەرچاوەکەی بە ئاوا بڵێن لە مزگەوت و واروەها بلانی لە ڕێگای فەقاهەتی هاتووە و سەرچاوێکی تریشیان بریتێ لەو دینە ئوسوڵی کە مەسەلەن بۆن منە با بڵێن داعیەکان ئەمڕۆ تەبەنیەکەن و لە ڕێگای کتێب و لە ڕێگای مەسەلەن بۆن من سەرچاوەی ترەوە وەرگیراوە ئێستا ئەم دوو جۆر دینداریە لەسەر زەوی مەسەلەن بۆن منە هەرێمی کوردستان زۆر جار بەیەکە چێشن ینی بەریەکەکەون قسەکە لەسەر ئەوەیە ئەم بەریەکەوتنە شتێکی تەبیعیە یاخود پێویستمان بەوە هەیە کە ڕاستەکە ینی ئەوەی کە باسمان کرد لە ڕابردووە ئێمە کۆمەلگایەکمانەیە پێگوتر کۆمەلگای کوردەواری تەبیعەتی خۆی هەیە ئەخلاقیاتی خۆیە سولوکی خۆی هەیە و هەروەها شێوازی دینداری خۆشی هەیە خۆی جوانەکەی دین ئەوەیە کە مامەڵە بکات لەگەڵ ینی ئاوێزان بێ لەگەڵ ئەم تەبیعەتەیە قسەکە لەسەر ئەوەیە ئەو بە ئاوا بڵێن ئەو سەراحەت بڵێن ئەو شێوازەی کە داعی تەبەنیەکە کە سەرچاوەکەی مەسەلەن بۆ منە کتێبە وە کتێبەکانیش سەراحەتە لە نووسەری مەسەلەن بۆ من نووسەری دنیای ئێمە نین بەڵکو لە دەرەوە ئێمەوە هاتوون کاریگەری ئەمە چییە گرفتی ئەمە چییە یەکێک لە بنەماکان یەکێک لە بنەمای دینیەکان پێوتری ئوسولی فقه ئوسولی بنەمای تێگەیشتن لە دین لە فقه عرفە
ئەمە لە ڕێگەی عرف یەکێک لەوانەیە ئەوەی کە ئیجماعی لەسەر کتاب و سونە و ئەوەی کە هەموو عالەمی ئیسلامی متفق لەسەری سەرچاوی یەکەم قورئانە فەرموودە صەحیحەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پاشان ئیجماعە و لای جمهوری عولەماش قیاسە چکە برادە ئەوانەی ئەهلی ظاهیر و ئەهلی سەلەف ئەوڕە بە قیاس نییە زۆریان قیاسە دوای ئەوە ئێمە نزیکەی سیانزە سەرچاوەی وەرگرتنی دینمان هەیە یەکێک لەوانە عرفە عرفێنی باونەرێت یەکێک لەوانە مەسلحەت و بەرژەوەندیە یەکێک لەوانە ئیستصحابی ئەسلیە بۆ نمونە یەکێک لەوانە وەکو باسم کرد ئەوەی کە ئەمانە کۆمەڵێ بنەمان ئێمە لەمانەوە دین وەرەگرن وەکو تومیش لەوانە عرفە کەسێکەوە دێ مەسەلەن بانخوازێکە برایەکە عالمێکە مامۆسایەکە دێ باسی دینەکە نابێ ئەبێ هەوڵدا جارێ مادام لە چوارچەوەی عرف و باونەرێتی کۆمەلگاکەی خۆمانە چۆن جێبێتەوە وا باسی بکە بۆیە دوعاتی ئەمڕۆ بەڕاستی ئەبێ هەندێک علم بزانن مەسەلەن ئەبێ کۆمەڵناس ینی خەڵکانێک بن بەڕاستی لە کۆمەڵناسی شارەزا بن بەڕاستی داعیەکانی ئێمە بۆ ئەبێ دکتۆرەکانمان بۆ نمونە باسی دەروون ناز بن بۆچی ئەبێ دکتۆرەکانمان بۆ نمونە ساڵی دوو جار بڕۆن فۆرماتی زانیاریەکانی خوانکەن ئەڕۆنە ئەوروپا ئەم لا ئەولا چ وڵاتێک توپتایە مەسەل هندستانە شوێ پێشکەوتووە ئەڕاتوێ دەوریان بینی وەکو وەزارەتی تەندروستی دەوریان پێبینن زانیاریەکان تازەکەنەوە دوو جملەی تازە دوو ئەمڕازی تازە لەکوێ هەبێ هەوڵەدا ئیهێنێ فێرێ بێ مەسەلە ئێرانە ڕوا ئەمە ڕوا بۆ ئێران ئێران ڕوا بۆ ئەوروپا ئێرا ڕوا بۆ ئەوروپا بۆ نمونەیانی باشە بانخوازەکانی ئێمە لە چ دەورەیە کاتە خەڕوجەکەن احترامێ من هەموو لایەکمان خۆی مەشە باشێکین لەو وەزعاوە نەبێ من خۆمای لێ بەدەرکەین تا ینی وەزعەکەیان وایە کە هەندێک کتێب و سەرچاوی کتێبی بینی ئەیتوا ئەزانانی گەشتە قیمە بەڵام نە ئێمە پێویستمان بەردەوام مادەم تۆ بانخوازی ئەتەوێ گۆڕانکاریکە ئەرتوێ پەروەردە بکەیت ئەدێ بچێ ناو ناخی خەڵکەوە ئەبێ بەردەوام لە هەندێک تا شارەزابی یەکەم بەردەوام بزانە شتی تازەی لە ڕووی بانخوازیەوە چێ مەسەلەن ئەو دکتۆر زاکیرێکێک کە لە ئەوروپایە کابراکی هیندێ و بانگوازەکە اینی زۆر جوان ئەدوێ بۆ خەڵکی ئەهلی کتاب و نەسرانی مەسەلەن هەندێک لەم دوعاتانی کە لە ئەمریکایان و مرۆکە ئەنووسن بەتابەت ئەوانەی ئەهلی فیکرن ئەوەی دکتۆر تاها جابر ئەلوانی بە ڕەحمەت بێ خۆفاتی کرد یعنی ئەبینی هەندێک نووسینیان هەیە ڕێک لە ڕۆی قورئانەوە ختابی شعبی ئەوروپیەکە بۆ لێو ئەدوێ بەڵام من ناکرێ بێم لێرە ئەمە بۆ ئێرە بۆ پەیوەندی بە ئێرەوە نیە بۆیە داعیەکانی ئێمە یەکەم ئەبێ بەڕاستی خەڵکانیی هەوڵدەن لە ڕووی دەروونناسیەوە لە ڕووی کۆمەڵناسیەوە شارەزا بن تەبیعەتی مجتەمەعی ئێمە چۆنە بە چ جۆرە قسەیان لەگەڵا بکەین خەڵکی ئێمە چۆنە ئەمە خاڵێک کە شارەزا بن خاڵیش تر بەڕاستی داعی نابێت سەر بە مەدرسەیەک بێ ئەمە زۆر مخاڵێکە بێ ئاگدار داعی بانخواز کە قسە بۆ هەموو خەڵکەکان نابێت سەر بە مەدرسەیەک بێ ینی دیە مەدرسەیە بەسەر من ئازاڵەکە من کاکە سەر مەدرسەیشترم بۆ نمونە شافعی مەذهبم بۆ نمونە یان یەکێکە مەسەلە مالیکی مەذهبە یان یەکێکە کێیە ئەم خەڵکە تۆزیع بوو یان لە ڕووی سیاسیەوە ئەو سەر بە فلان مەدرسەیە ئەو سەر بە فلان مەدرسەیە بۆ دەیمە مەدرسەیەکە بەسەر من ئازاڵەکەی یەکاکەم بیرم لێ کردو ئەڵێم ئەمە سەر بەو مەدرسەی من حەقم نامەوێت ئەبێ داعی خوێنەواری هەبێ لە هەموو شارەزای هەبێ لە هەموو مەدرسەکانی ترە بەڕاستی چوار مەذهبێک کە لەو ئێمە باوە وەڵا خۆزێتریژە شارەزای لەم فیقانەیە هەبێ ئەوانەی کە بە کەڵک نایە جیای بکاتەوە باسشی نەکە و ڕەدی باتەوە ئەمجار بێ لە چوارچێوەی ئەوەی کە وەکو ئیسلام عامەکە کە خۆی بۆ مەدرسەیەک ساغ نەکاتەوە بۆ خەڵکی باسکە ئیسلامیکی جوان بۆ خەڵک باسکە لە ڕووی کۆمەڵناسیەوە هەتا لە ڕووی ئابووریەوە ئیمڕۆکە ئابووری ینی بڕبڕە پشتی ژیانی خەڵکو ینی اقتصادیش بەدوای سیاستیش بەدوای ئابووریا ڕۆی سەوای لێ هاتووە ینی ئابووری تەحەکومەکە بەسەر سیاسەتیشەوە ئمڕۆ تەماشای دنیا و سیاسەتی دنیا و عالم کە مەسەلەی عێراق تەماشاکە هەرێمی کوردستان تەماشاکە کە تووشی قەیرانی ئابووری بوو تووشی قەیرانی سیاسیش بوو بۆیە ئەبێ داعی لەم شتانەیە شارەزا بێ ئەگەر نا ئەم داعیە بەڵێ خۆی ماندووەکە بەڵام ئایا چەنێ ئەی پێکێ چەنێ لە هەدەفەدا بە تەئکید ئەوە پرسیارێکە بێ لە خۆی مامۆستا وازام چەند خولەکێکم زیاتر نەماوە گەر بە کورتی قسە لەسەر ئەوە بکەین کە زۆر جار دین وا پیشانە درێ کە هاتووە جیاوازەکانی هەمومان بکوژێ هەمومان وەکو یەک لێ بکە وەکو کەپسی مەسەلەن بۆن منم معمەلێکە مەسەلەن بۆن من خشتێ دروستەکە هەموو خشتەکانی وەکو یەک وایە بەجددی کە سەیری سیراکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەی نەکردووە ینی وەختێک سەیری خولەفای ڕاشیدینەکەی ئەبوو بەکر لە ساتەوە دێن ینی ساتەوەختی ئەبوو بەکرە بەس دوای ئەو عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێت دوای ئەو مەسەلەن بۆن منە عوسمان دوای ئەو عەلی ئەمانە سەیرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهاتووە وەکو یەکیان لێ بکە یا کۆپی یەکتریان کە بەڵکو هاتووە ئەو سلوکە تایبەتی هەیە یاخود با بڵێن ئەو لۆکاڵەتی کە هەیەی گەورەی کردووە یعنی ئێمە کە لە ژیانی ئەمانە خوێنینەوە ژیانی عومەری کوڕی خەتاب و ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ
وەکو یەک نییە بەڵام ئەگەر ڕێگە بدەین مەسەلەن بۆن منە یاخۆت با بڵێن هەندێک لە داعیەکانمان هەندێک لەو مامۆسا بەڕێزانە ڕێگان هەبێ هەمومان وەکو یەک لەیەکەن ینی ئەو تەسەوەرەی کە خۆی هەیەی ڕێگەی کا بەو معمەلە و دوجار ئەوەی کە لی دەرەچێت هەمومان وەکو یەک واین ینی بەجددی دینداری هاتووە ئەو لۆکاڵیەتەمان لێ بسێنێتەوە ئەو خلاقیەتە تایبەتەمان لێ بسێنێتەوە یا هەمومان سنتەرکە لەسەر شتێک ئەوەی کە پێکوترێ عملی چاک کردەوەی چاک لە بابەت ئەوەی کە ئێمە ئەرکمانە بەڕاستی وەکو جیهانی ئیسلامی هەمەشای قورئانکەین بە کورتی قورئان حتى مثلا هندك لنا قراءاته وحل قراءاته على هر قراءاته بيندي بلغي قبيله مثلا اما هذيله اما لغي تميمه اما لغي شويه اما لغي شويه في غمر خاص صلى الله عليه وسلم جاروها اگر چەند وفدی قبائل جاجەکان هات بێتن بە لۆغی خۆیان قسەی لەگەڵ کردوون جاروها هەنێ سەحابە هەلی تێنەگەشتووە هەندێک کات وا بووە لە هەندێک کلمە تێنەگەشتووە بە زمانی خۆی قسەی لەگەڵا کردووە قورئان ئەگە تەماشایکی ئەمانەی زۆر تایە بڕۆ ئینی بۆ علم قورئان تەماشای ژیانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام سیرەی ئیسلام کە عینی شت نەهاتووە هەر کەس تەنیا ئەوەی سەوابیتە لە ئیسلامە دینداری تەوحید بنەما سەرچەکانی ئیسلام متفقین لەسەری باقی تر ژیان ئۆکوتمان باونەرێتی ژیان بەڕێوەبردنی ژیان لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی حتا سیاسی ئێمە پێویستی بەمان بەرنامە و سیستەماتی خۆمانمان هەیە حتا لە عالەمی ئیسلامیە ئەکرێ شعبێک ئەکرێ وڵاتێک بۆ نمونە زۆر تەبیعی بێ دەستورێکی مەلەکی هەبێ بۆ نمونە هەر لە عالەمی ئیسلامیە بێی دەستوری مەلەکی فەرزکەی لەوان هەیە و خەڵکە شێت بێ و هەڵەسێ لێ و خۆپیشاندانەکە هەرچی عالەمی ئیسلامی نییە بەڵام لە ئیسلاما سیستەمێکی دیاریکراوە نییە بۆ ئەوەی کە من سیستەمی سیاسی پێ ببڕێەوە ئیسلامەڵی شوڕا ئیتر لە چوارچێوەی شوڕایە چۆن خەڵکەکە پێی باش بۆ ئیبا بڕێەوە بۆیە ئەمەی کە ئێمڕۆکە ئێمە وا حاڵی بوون ئیسلام دێ هەمومان لە قاڵبەدا وەکوتمان یەک جلو بەرەک یەک جۆری خواردن یەک جۆری سیما و شکڵ و شێوە یەک جۆری هەڵسوکۆت یەک جۆری تعبیر و دەربڕین یەک جۆری پەیوەندی و عەلاقات ئەمە پەیوەندی بە ئیسلام و نییە ئەمە باونەرێتی خۆمان چۆنە خۆمان واکەین وەکو باسی کرد کۆمەڵی نمونەی جوان هێناوە هەرێمی کوردستان ئەو دیمەنە دڵڕفێنە جوانە ئەو بەرزایی و نزمایە ئەمە زۆر تەبیعەتی جیایە لەگە وڵاتێکە هەمووی تەختە و سەوزایەکی لێنێ و ئاویشی تیانە تەبیعەتیان جیایە هەتا ئینسانەکانیشان تەبیعەتیان جیایە بۆیە ئێمە ئەبینین لە ئیسلامە تەماشای کە حتا سیستەمی سیاسی ئیسلامی هەمووی نظامی ویلایەت بووە مثلا هەر قەومێک نەتەوەیەک بۆ خۆیان والیەکیان لە خۆیان هەبوو خۆیان سەرپەرشتی خۆیان پەیوەندیان بە مەرکەزەوە بووە ئەمەی کە ئمڕۆکە بۆ نمونە عێراقێک سێ چوار قەبیل نەتەوەی جیاجیە هەمووی لکێنراوە بە زۆر خوا خێری ئەوە نووسێکە کردی لە سایکزبی کۆیە کردووی لکانوین بە شوێنێکەوە بە چەس پیش پێکەوە نالکەین پێکەوە کاکە ئەمە ئەکرێ باب یەکمان جیاکەنە کەس بۆ خۆمان وڵاتداری خۆمانەکەین و دینداری خۆشمانەکەین و عەقڵی خۆشمانە بین بەڕێ و وڵاتی خۆشمانە بین بەڕێوە ئەمە باشە بۆ منە لکێنی بە زۆر بە ئەنقەرەوە یان بە تاران یان بە بەغداوە کاکە من خۆمم سلێمانی هولێری خۆمە من خۆ بە خۆمە بم بڕێەوە زۆر بەڕێز مامۆستا نازم عەبدوڵڵا توێژە لە بواری فکری ئیسلامیە سوپاست دەکەین کە وڵامی پرسیارەکانی ئەمجارێ ڕوانگەدایەوە بەڵێ خۆشەویستان تاکو ڕوانگەیەکی دیکە و پرۆگرامێکی دی هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ